ئەو کاتتان باش هاوڕێیان چۆن وڵی ئەو ڕۆ خەبەرەی هشار زێباری زۆر بۆ من جگای دڵخۆش لە یەک ڕوانگە نەک لەو ڕوانگەی چێتیەکان کە لە ململانێدانە لەبەر ئێوانە هەمومان منتەهینێکی پارتی یان بەرهەموو ئەوە بچ قەرسە قوڵک بیکێ دوو بەش قەرسە قوڵ ئەوەی کەرێ پیسایی لە بۆ ما هەروان هیچ نەبەرهەم ئەو شخصێتی هەیە زائیدەن ئێستا لەو ماوەی بەتەواوەتیش ئەوە دەرکەوت کە بەرهەمیش پیاوی ئەمن بووە و تاڵەبانی ئەتان لێبوردنی یعنی دۆستەکەی شارتەوە یان ئەوە تا کەسایەتێک بۆ لە تەمەنی خۆی لە ماستاوکردن و خۆپەرستی و درۆزنی هیچکەی نییە بەڵام لە یەک ڕوانگە لۆ گرینگە من لە بە هەندێک بە پەلاش شتێک دەڵێم ئەو بشبوورم قسەک دەرەوە سات نەمتوانین لەژوور قسە بکەم هاوڕێیان ماڵی بارزانی سروشتشیان هەیە سازش لە بۆ ناوەخۆ هەرچیس ناکەن هەموو کورد بفۆتێ و نەیان کردیان یعنی تەجروبەی ژیانی خۆیان لەو 6 ساڵەی وەرە لە ململانیان لەگە باڵی جەلالی یعنی ئامادە لە جەلالی لە بێ سەر هەشتاکان بێ سەر نۆهەتەکان یعنی هەموو ئەو تاریخی لێکدەوە هەموو چێشێک کوردیان بە قوربانی ئەوە کردیە نابی قسەیوان بدۆڕێ ئەو سروشتیان هەیە مەسەڵەن نمونەیەک بەدەر لەوەی شێستەکان کە ئەمەکەم بەس هەمومان لە هەولێر بووین لە کوردستان بووین لە شەڕی ناوەخۆ مەسعود بارزانی ئەو دروشمیان هەگرت هەولێر دەبی چۆل بکرێت لە یەکێتی ئەگەنا ئاشتی نییە فەعلەن سیوێکی ئابی کرد دەبابەی هینا بەڵام قسەکەی خۆی جێبەجێ کرد یعنی ئەو سروشتیان هەیە لە زیندانی بادینان دنیا لەسەر کورتێ لەسەر ئەو حکوومەتەی ئەوە بووم مەسرور بارزانی وتی قسەی خۆم نادۆڕێنم ئەگەر حکوومەتەکەشە دەست بدەم ئەنی سروشتیان وایە نابی تەڕاجع بکەن لە هیچ ڕووداوەک بەڵام ببینن ئەوە سێیەم جارە لە عێراق هەولێر گوتنی قەپۆزیان دەشێ هەولێری لمووسیان دەشێ کەچی نییە یعنی اتفاقەیان لەگە سەدر کرد هەر باسی کوردی تێدانە هیچ شەرمیش ناکە هیچ شەرمیش ناکەن نەوشەی کورد نەمادەی مادەی 140 خیانەتی 140 کە کوردیان خستە سەر ئەوە نەبا یعنی هیچ چێشەی کوردی تێدانە ئەو شکستی دووەمی هوشیاری و سێمی پارتی دووەمی چێ جارێک دەرکرا خاڵی مەسعود بارزانیە هەموو قووەتی خۆیان بەکارهێنا لە پێناوی ئەوەی کە مەسعود بارزانی هوشیاری خاڵی دەرنەکرێ وەکو دزەک لە تاریخ ناوی تۆمان کرا بۆ زانیاریتان ئەوە زۆر گرنگە وەکو دزەک وەکو بەرپرسێکی بنەماڵەی خانەوادەی بارزانی کە خاڵی مەسعودە دەرکرا لەسەر دزی ئەو زۆر گرنگ بوو ئەوانە هەر وەکو فرعونێک مامەڵەیان کردیە دووەم شکست ڕفراندۆم هات وەرە ئەلەو ڕفراندۆمەی مەسعود هەموو کوردەبەری پاڕاوە کە واز لە کورسەکەی بینی نەهینا هەموو کورد لەبەری دەپاڕاوە کە مەسەلەن سازش بکە لە بە ئەوی کەچی نییە لە ڕفراندۆمەکەی 2017 سیروان بارزانی و دکتۆر ڕۆژ نووری شاوێز لە خێمەی سەفوانی نۆتیەکی عێراق مل شۆڕانەتر چۆن سازشیان کرد جێشی هێزی چەکدار و پێشمەرگەی کوردیان هەتا خەتی 36 گەڕاندەوە خەتی 36 گەڕاندەوە ئیمزایان کرد بە سازش بەڵام مستەحیل بۆ ئەو سازشەی لە بۆ کورد بکەن و ئامادە بوون هەموو شتێک بکەن بەس تەنیا ئەوەی دەسەڵاتیان نەڕوا سێم شکست ئەوەی ئێستای هوشیار زێباریە ئەوەی هوشیار زێباری لەو ماوەی پارتی یانیان بەجددی ینی یەک عەقڵیەبی کابرایەکی دەست لە کورد دەرکراوی و لە ساڵ لە 17 ساڵی لە 2023 لۆ 16 تقریبا 13 ساڵ ئەو وشیارە بەردەوام پۆستی هەبووە خێری بەقەت گوجیلەیەک لۆ کورد نەبووە بەقەت گوجیلەیەک لە بۆ کورد نەبووە لە دزی و تاڵانی و قوماری و خۆ هەموو دیتان بە وێنا بە ئەوە ئابڕووی کوردی برد هەموو ستافی پارتی وێچێتی یەکەچان خێری گەورەیان نەبووە لە تاڵەبانی دەگری لە بەرهەمی دەگری لە فوعاد دەگری لە پارتیشە بە هەمان شێوە بەڵام وەرە ئەو شەڕە گەورەی لەسەر بکە لە سەگ بکە و چێشتەرشەکە لەو هەمووی وشیاری خاڵی لە بۆ ئینتیقام لە بۆ 2016
کە خاڵی دەرکرا مەسعود بارزانی هەوڵیدا بڵێتە ئەو ئەم عێراقیەکان برێتە هەموو دنیا برێتە ڕکابەر ئەو ناخە پیسیان هەیە پیسیان هەیە بڵێ ئەم خاڵی منتان بە دزی دەرکرد من بەسەر و کۆماری دەیگەڕێنەوە یعنی ئەوە پەیامەکە وەگەنە پیاوەشکە نەبوو ببووری لە عێراق لە ناو پارتی ئەگە هەتا ڕیش دەکەن یا ئەو شەڕە چێ لەسەر سەر و کۆماری دەگەن لۆ ئەو شەڕە ئەگەر یەک ڕازگۆی لە مەسعود هەیە لە بەرامبەر مەسعود و پارتی وێژدی لەسەر کورتەیە ئەو شەڕە لۆ لەسەر کەرکووک ناکەی لۆ 3 ساڵە ڕێنادەی چە 5 ساڵە پارێزگارەی کورتا بندرێ کە ئەو پارێزگارە شۆڤینی عەرەبە لۆ ڕێگا نادەی کە ئەو زەختەی لەسەر ئەو پۆستەی دەکەی لەسەر کێشەی کورد بکەی بەڵام ئەو شکستە شتێکی گەورە بوو خۆ ئەگە سەری بگرت بە بڕوا بکە دنیایان دەخوارد ئەگە سەری بگرت بە حتا عێراق شۆک و عێراق هیچ هەیبەتی نەدەبا کە دزەک کە دەرکرایە لەسەر دزی بیکەنەوە سەر و کۆمان یعنی مەرزان لە عێراق دزی و گەندەڵی و هیچی کەمتر نیە لە کوردستان خراپتر بی و باشی دەزانین ئەوە ئێرانە ئەو گورسەی لە پارتیدا بەڵام پارتی ببردبایەوە هیچ خێری لۆ کورت نەدەبوو خێری لۆ پارتی ماڵی بارزانی بوو گرێچێرە شخصی خۆیان لە بەرامبەر دەرکردنی خاڵیان ئەوە کردەوە ئەجە وەفدی نارد ئەجە پارەی سەرف کرد لە هەردوو وەزبەی 2016 نێچی چوو ئەو جارش یەک گۆفدی ئەوە ناوەکانمان بڵاو کردەوە باڵای پاراستنی ناردیا کە هەوڵ بدەن حاکمەکان بکردنەوەبی خاڵیان قبول کرد لە هەمن خۆشترە ئەو هەموو ڕاوێژکارەی دوێنێ ڕانگیان یەک هەفتەی کە و شار زێباری سەر و کۆمارە کرد ئەو هەموو تەقیمە سەقەتە ئەو هەموو عقلێتە وەرە بزانە شەڕ لەسەر خاڵی دەکە کە دزە کە دەرکرایە بەڵام ئامادەنی شەڕ بکات دیارە پاڤێل و یەکێتیش بە هەمان شێوە ئەو شەڕێ بەڵام بۆ ئێمە ئاوڕیان 100 بارەی دەکەمەوە من دوو قوتبی ئاوا باشە ئەو ململانەیە یعنی پارتی لەوەی بیبردبە بڕوا بکە دنیای دە هەندە چاویان سۆر دەبوو دە هەندە غروریان دەیکرد کە عێراقیش بکەویتە بەردەستی خۆیان و ئەوانەوە من لەو ڕوانگەەوە پێم باشە ئەگەنە ئەوە بۆ ئێمە نییە بەرهەمایەکی تیە هەر شەرمەزارێکی زۆر گەورەیە کە ئەو شەڕە سەیەی دەکەن شەڕە بنەوەی پیرۆزە بەڵام دەبینین شەڕک دەکرێت لە پێناوی ئەوی بەستەمەتە ئەو بکەی لۆ مەجموعەکەس ئەو شەڕەش وا بوو شەڕی سەر کۆمار ئەوەندە خێری بۆ کوردنەوە بە هیوای لوتشکاندنی بەرهەمیش بە هیوام هەر کورد سەر و کۆماری وەرمەگری بەجددی بە هیوان ئێمە کورد هیچ پۆستێک لە بەغدا وەرمەگری ئەو هێزانە لە بەغدا بەس دەوڵەمەند و ملیۆنێر و ئەوە بوو بەهەرحاڵ من لە دڵەوە پیرۆزبایی دەکەم لە شکستی وشیار زێباری ئەو شکستە هیچی کەمتر نەبوو لە لوتشکاندنەکانی ڕفراندۆم کە هەموو دنیا پێی گوت مەیکە کە 150 خاچی کوردستانی لە دەستدا کە کێشەی کوردی تووشی شکست کرد شکستەشکەیە پیرۆزیان